دیمەنە جوانەکانی ناوچە گەشتیاریەکانی سۆران و ڕەواندز و فێنچی کەش و هەواکەی قەرەباڵغی بەرچاوی بەخۆیەوە بینیوە و هاوڵاتیانێکی زۆر لە پشووی جەژن لە ناوەڕاست و باشووری عێراق و ئێران و ناوەخۆی کوردستان ڕوویان لەو ناوچە گەشتیاریانە کردووە. لێگەرمی عەرارەت داولێرێ زۆر بووە، ئێستا وەختەکە شۆختی سیاعەتە برێن منتیقەی ڕەواندز و بێخاڵ و جوندیان و گەلی فێنک یعنی خەڵکەکە ژوڕی لەو منتیقانە کردیا. لە شاری هەولێر هاتیمە لە بۆ هاتم جەوەکەی زۆر خۆشە، ئاوهاچ فێنکە کەشەکی زۆر سەندڕاکیشە. من لە حاجاوە هاتووم بۆ ئەف دەڤەرە لەبەرەوەی کەش و هاواکەی گەرمە و ئێرە شوێنێکی سەرنجڕاکێش و ئاو هاواکەی زۆر سازگار و زۆر ساردا و خەڵکی ما زۆری ئەو کرێت دەڤەرە دۆکێ قەستەوە بێردگەن هەروەسا ناتەوێنمەن عەرەب ژی زۆر قەستەوە بیگەلیتگەن و چنگ و جاکی هینە و شت گران نەفرۆشن وەکو ئەوە هەڵبقۆستنەوە خاستن لە کاتی بۆنەکان لەبەر ئەوەی بەڕاستی ینی ئەوەی گەشتیار ئەوانەی کە لە ناوچە گەشتیارەکان ئیشەکەن ڕووی ئەم وڵاتە پیشانی ئەو گەشتیارانە ئەدەن کەوا لە ناوچەکانی دیکەوە دێن بە تایبەتی عەرەبەکان. بەراورد بە ساڵی ڕابردوو هاتنی گەشتیار بۆ ناوچە گەشتیاریەکانی سۆران و ڕەواندز و باڵەکایەتی بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. تەنها لە پشووی جەژنی ڕەمەزان زیاتر لە 6,000 گەشتیار ڕووی لە دەڤەرەکە کردووە و بەرپرسانی گەشتیاری ناوچەکەش هۆکاری زیادبوونی گەشتیار دەگەڕێنەوە بۆ ئەوەی هاوڵاتیانی عێراق لە ئێستا دەتوانن بە ئۆتۆمبیلی خۆیان گەشت بکەن بۆ کوردستان. سەبارەت بە ئاماری گەشتیاران ئەوانەی کە لە ڕۆژانی جەژن هاتوون بۆ ناوچە گەشتیارەکانی حەوزی سۆران بە ڕەواندز و مێرگە سۆر و چۆمان و سۆرانەوە نزیکەی 6,000 گەشتیار بەرەو سەرەوە سەردانی ناوچە گەشتیارەکانی حەوزی سۆرانیان کردووە و هەروەها نزیکەی 6 بۆ 7,000 گەشتیاری شوێنەکانی حەوانەوە ماونەتەوە بە بەراورد لەگەڵ پارسال دژنی ڕەمەزانی پارسال ئامارەکە زیادی کرد. سەرڕای هاتنی گەشتیارێکی زۆر بۆ ناوچەکە خاوەن شوێنە گەشتیاریەکانی سۆران نیگەرانن لە نەبوونی بەشێک لە خزمەتگوزاری کەوا حکوومەت بۆی دابین نەکردوون لەوانە خراپی ڕێگاوبان کەوا گرفت بۆ گەشتیار دروست دەکات. هەروەها لە ناوچە گەشتیاریەکان کارەبای پێویستیان پێنادرێت. هەر بە نسبەت برێم کارەبایەکە ئێستا زۆر خراپە. حقاش ئەو گەلی عەلیبەگە کارەبای هەبیت بۆ خاتری ئەوەی چونچی هەم لە بۆ مەشاریع و ئەو گلۆپانە شەوێ نابی تارستان دابێت و خراپی ڕێگاوبانەکانیش هۆش بووتە هۆکارێکەوە ئەو پاڵپۆستە ئەو زەختە بکەوێتە ناو گەشتیارەکان و بەڕاستی ئێمە وەکو هاوڵاتی لێرە تەماشێکێنی لە بەیانی تاکو سعات 1-2 نیۆڕۆ کارەبا وەکو پێویست نییە. دەڤەری سۆران بە هەر چوار قەزای سۆران و ڕەواندز و چۆمان و مێرگەسۆر 180 ناوچە گەشتیاریەکانی پارێزگایی هەولێر پێک دەهێنێت. لەوانە هاوینە هەواری بێخاڵ و گەلی فەقیان لە ڕەواندز و جوندیان و کانی بەستێ و سەکران و وێزێ لە باڵەکایەتی و تاڤگەی گەلی عەلیبەگ لە سۆران لە بەناوبانگترین و دڵڕفێنترین ناوچە گەشتیاریەکانی سنوورەکەن. ئازادۆ مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.